ئەو ئاوەکانی شێتە لە بۆ کلیەی باشە لە نۆتیەک باپیری مەعازفەدە ئەلێرە بەدی فڕێدا تێگەی کاکە ئەمەش دەبین هەمزاری ئەلێوکانە بە سەدان دەبە فڕ دەکەیت قەلەم دەبات لۆماری دەبە و پیس دەبە و پێنج دەبە و دوو دەبە هەم دەباتەوە بەس کە دەفرەوە گەلێک زۆری بکەوە حتا زگە فڕ دەبی عیبەی بیزی کرد ئەو ئینشاڵڵا خوش فەیدەیە سارانە 4,000 5,000 لێن ئەوەیە ئێستا کوڕی مکردی هەیە بەدایمی دێتن پێشەش دیکای دەباتەوە مارەکە دەخواتەوە قەت ئەو ئەوەی دەخواتەوە سەدانی کانی باڵکمان کرد شێخی باڵکمان کرد ئەو ئاوەی بەکاردێن و ئاوەی ئەبین و ئاوەی بەکاردێنین لۆ کلیەی باشە لۆ خواردنەوەی زۆر زۆر ئاوەچی تەبیعیە زۆر خەڵک لە بمەتو لە بەغدای لە هەولێرێ لە نەجەف بمەتو لە سلێمانی لە دهۆک هەموو بەرخۆدە و ئاوی شێخی باڵەکە دەکرد ئێمە شەک و هاوڵاتی دەبەری سۆران ئێمە ساتینە سەردارمان کردیە و ئەوەکەی دەڵێن شیفایە بۆ نەخۆشی کلی و شتووە لە هەولێر هاتوومە هەروە وەکو پیاسە هاتوومە بە لێرانە خەڵک دێ ئەو ئاوەی دەباتن بە جلکان و بە دەبان دەباتن لۆی خەڵکێکی استفادەی لێ کردیە خەڵکێکی استفادەی لێ کردیە و بەکەر چێ لۆ کلی نەخۆشی کلیەوەوانە خەڵک زۆر استفادەی ئاوەکی پیرۆزە و شێخی مبارەکانە و ئەوە لەلایەن خواوە هاتێەوە ئاوە خوای گەورە و نعمەتەی بە خەڵکی کوردستاندایە و ئەو جێخۆی جێگایکی خۆشە و هەم خەڵک بۆ سەردان دێتن و هەم ئاوەکەس دەبا بۆی استفادە لێ بکات